بازرگانیکردن لە کریپتۆکەرەنسی یاخود هەریەکە لە ناوەکانی دیکەی واکدراوی دیجیتاڵی و گریمانەی و ژمارەیی ئەگەرچی نزیکەی 20 ساڵە لە هەرێمی کوردستاندا بەناو شێوازی جیاوازەوە بوونی هەیە، بەڵام لە دوای ساڵی 2014ەوە بە شێوەیەکی بەرفراوانتر کار لەم جۆرە بزنسانەدا بایەخی زیاتری پێدرا و بانگەشەی زۆرتری بۆ کرا. سڵاتان لێ بێم کاتتان باش. ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستاندا جۆرەها دراوی ئەلکترۆنی یان دیجیتاڵی و گریمانەی کە دەوترێ و ناوی جۆرە زۆری لێدەنرێ دێنە کوردستانەوە. کەسانێک هەن کە بانگەشەی بۆ دەکەن، کەسانێک هەن خۆیان بە لیدەری ئەم جۆرە لە بزنس و بازرگانی هەڕەمی و پۆنزیدا دەنێن. دەیانەوێت لە ڕێگەی قەناعەت پێکردنی ئەمە خەڵکانی دیکە بێن بەشدار بن سوود و قازانجیان دەست پێوێ. تا ئەم ساتەش بەشێکی زۆری بەشدارانی ئەم جۆرە بازرگانیانە چۆنێتی ناسینەوی کۆمپانیەکان تێکەڵ دەکەن. هەر بۆیە بەشداران زۆر گرنگە سێ بابەتی پەیوەست بە کۆمپانیەکان لە یەکتر جیا بکەنەوە. یەک کۆمپانیەکانی نێتۆرک مارکتین، ئەو کۆمپانیانی کە بە شێوازی هەڕەمی یاخود باینەری کار لەسەر ڕاکێشانی بەشداربووی نوێ دەکەن بۆ ناو سیستەمەکانیان. ڕەنگە بەرهەمەکە کاڵایکی بەرجەسە بێ یان پاکێجی ئۆنلاین بێ. دوو کۆمپانیەکانی کریپتۆکەرەنسی، ئەو کۆمپانیانن کە بە پێی یاسا نێودوڵەتیەکان ڕێپێدراون و لە خۆناغەکانی چوونە ناو ئێکسچێنج سەرکەوتنیان بەدەست هێناوە و کڕین و فرۆشتن بە کۆینەکانیانەوە دەکرێت. سێ کۆمپانیەکانی بواری فۆڕێکس و ستۆک مارکێت، ئەو کۆمپانیانن کە بە پێی یاسا نێودوڵەتیەکان ڕێپێدراون پێیان ئەوترێ بڕۆکەر، واتە وەک بانکێک کاری نێوەندگیریەکەن لە نێوان بازرگان و بۆرسەکاندا و کڕین و فرۆشتنەکان ئەنجام دەدرێت. لەسەر جەم دراوە بیانیەکان و پشکی کۆمپانیا جیهانیەکان و کانزاکانی وەک ئاڵتون و زی و مس سەرجەم بەرهەمە پیشەسازیەکانی دیکە. با چیرۆکی کەسێک ئاشنا دەبین کەوا وەک خۆی دەڵێ تەنیا لە ڕێگەی متمانەوە بەشداری لە یەکێک لە بزنسەکانی سیستەمی پۆنزی و هەڕەمی کردووە و دواتر تووشی زیانی گەورە بووە. چاوبەستە بوو بە تۆ وترابێ بە 3000 بیڤی بەشداری بکەی، بەڵام لە پشتی تۆوە کەسێکی تر هەیە کە نزیکی لیدەرەکان بوو بە 1000 بۆ 1500 بیڤی بەشداریە کرد. یعنی ئەتوانی بە سێ کەس ئەنجا 3000 بیڤی بکڕی. لە کاتێکا یەک هەرێکی لەوانی کە ئێمەمانێ نامیشەوە بە 3000 بیڤی بەشداریە کرد لە 18 وەرەقە بۆ 24 وەرەقە. لە ئاخیرا کە من زانیم لەناو کۆبوونەوەیەکی هەفتانەی خۆمانە ئاشکرام کرد بوێرانە بەڕاستی ڕوبەڕووی ئەم گەندەڵیە بوومەوە، ڕوبەڕووی ئەم فەسادە بوومەوە کە ڕوبەڕووی عەقڵی ئێمە داهات و گیرفان و ژیانی ئێمە بووەتەوە. من ڕوونم کردەوە بەڵگەشم هەبوو کە کەسێکەیە لەناو ئەم کۆمپانیایە لەناو گروپێکی ترا بە 1000 بیڤی بەشداری کردووە. من ئۆفیسەرەکەشم کە نزیکی یەکێک لە لیدەرە بەڕێزەکان بوو دانی پیانە کە ئەوە ڕاستیە و حەقیقەتێکە و ناکرێ بیشارینەوە. وتم ئەگەر وایە کەسێک دەتوانێت بە 1000 بیڤی یا 1500 بیڤی بەشداری بکە بۆ بە ئێمەتان نەوت وا بکەین کە ئەو کەسانی ئێمە ئەیان هینەم ئیشەوە لە بریەوەی 18 وەرەقە قەرز بکە، لە بریەوەی 22 وەرەقە قەرز بکە، بە لانی کەم 1000 بیڤی قەرز کردا بە 7 وەرەقە 8 وەرەقە بە هاتاتە ناو میشەوە. لانی کەم ئێمەمانتوانی بە دوو کەس لە بری 18 وەرەقە بن وامانەکرد بە دوو کەس 18 وەرەقە بن و بێنامیشەوە. بەڕاستی ئەمە جۆرێک بلۆ چاوبەستەی کە ئەکراو لەم کۆمپانیایە و دایانشی تریژەیە کە نێنیە و شاراوەیە و لە ژوورەکانی خۆیان ناتاوتویەکەن و ناگاتە تەواوی داونلاینەکان و ئۆفیسەر ئەم شتانە ناگوازرێتەوە. بەڕاستی زۆر باشە دوایی کە تۆ خۆ دەڵێ چاوبەستەکەت ئاشکرا کرد دوای گەیشتن بەکوێت وازت هێنا کشایتەوە لە ویشە خۆت وەرگرتەوە یان نەخێر؟ بەڵێ من کاتێک کۆمەڵێک ناڕازگۆین بین لەم ئیشە لە کاتێکا لە سەرەتای دەستپێکردن بە میشە کاتێک میشت پێ ناسێن پێتەڵێن ئەم ئیشەی ئێمە لەسەر ئەساسی ڕازگۆییە. کاتێک من ئەم درۆیانم بینی کە لەگەڵ تەواوی ئەو دەبەشدار بۆوانە کرابوو لە کۆمپانیاکەیە بۆیە هەم خۆم هاتمە دەرەوە هەم تەواوی ئەو گروپەی خۆم کە 6 کەس لە گروپەکەی منابوو کە هەریەکەیان بە 18 وەرەقە هاتبوو ناو ئیشەکەەوە هەمیان مێنایە دەرەوە. بەڕاستی دواتر چی؟ دوایی کە هاتنە دەرەوە تەواو واستان هێنا بێدەنگیتان کرد یان نەخێر بە دوایە ڕۆن؟ ڕاستیەکەی بە دوایە نەڕۆشتین لەبەرەوەی بڕوامان وایە ئەم کۆمپانیایە کەسانێکی ئەوەندە زەبەلاحیان لە پشتەوەیە ناتوانانی بە ئاسانی ڕوبەڕۆیان بیتەوە. یعنی من ئەگەر ئێستا حکوومەت پشتگیریم بکە یاسا و قانون لە پشتم بێ بەڵگەی وان پێیە کە بەڕاستی بیسەلمێنم کیونێت سلێمان هەڵشۆیەکی ترە. بەڕاستی تەواو ئێوە داوای یاساییتان تۆمار نەکردووە؟
بە دڵنیایی داوای یاسایمان تۆمار نەکردووە و ئەگەر بێت و بزانین بەڕاستی حکوومەت پلانێک دائانێ بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ ئەم جۆرە ئیشە بۆ ئەم جۆرە بزنزەی کە زەربە لە داهاتی وڵاتەکەمانەدا بۆ پەڕی قەنەعەتەوە توانن پێشمەرگە ئاسادا کۆکی لە مافی تاک بە تاکی و کەسانە بکەم کە حەقیان خوراوە کە فەلسفەی ئەم ئیشەش بەڕاستی هێنانی 1000 کەس بۆ ئەوەی 10 کەس دەوڵەمەند بکەیت هێنانی 2000 کەسە بۆ ئەوەی 20 کەس دەوڵەمەند بکەیت هێنانی 3000 کەسە بۆی 30 کەس دەوڵەمەند بکەیت بەڕاستی لە کاتێکە ئەکسێرەتی لە سەیان نەوەی زەرەرەکە لە میشە. لە بەرامبەرشدا گروپێک دەبینم کە پێک هاتوون لە چەند لیدەر و بەشداربوویکی جۆری دیکە لە دراوی ئەلکترۆنی یاخود کریپتۆکەرەنسی کە ئەویش بیسکۆینە. بیسکۆین سەر بە کۆمپانیای بیسترێک و بیسترەیدی بەریتانیا لە بەرواری 7 سی 2020 لە ئیڤێنتێکدا لە دووبەی ڕاگەێنرا. ئۆفیسە فەرمیەکانی لە وڵاتانی وەک بەریتانیا و ئیستۆنیا و ئیماراتە. یەکەم نرخی بیسکۆین بۆ هەردانەیەک 0.20 سنت یۆرۆ بوو. لە ئێستادا نرخەکەی بەرز بۆتەوە بۆ 0.68 سنت یۆرۆ. کەمترین بڕەپارێک ئەو کاتە بەدەستمە بوو $500 بوو. دەستم پێکردووە هەتا ئێستا کە زیاتر لە 50,000 یۆرۆم لە ناو ئەم بزنسایە. توانیمە بگەمە داهاتێکی زۆر باش و توانم بڵێم 180 و ئامانجی کە هەم بووە لەم ئیشا پێکاومە و ژیانی من نەک 100 ئەتوان بڵم 180 پلە ژیانی منی گوێڕیوە. من کەسێ بووم کە پێش ساڵ و نیوە ئێستا شۆفێرێکی تەکسی بووم و ئێستا خاوەنی سیارەی باش و خاوەنی داهاتێکی زۆر باشە. لیدەرەکان دەڵێن لەم بزنسەدا دەتوانانی لە $80 هەتا 25,000 یۆرۆ بیسکۆین بکڕیت و وەبەرهێنان بکەیت بۆ داهاتوو. بۆ یەکەم جارە و زانیاریانە لە بنکۆڵدا ئاشکرا دەکەن کەوا بەشداربوو هەیە با بڕی 20 VIP بەشدار بووە کە هەر VIPەک لە $3 پێک دێ. بەڵام تا ئەم ساتە زۆرینەی وڵاتان مۆڵەتی دراوی دیجیتاڵی نادەن. ئێستا خەڵک بۆچی بە شێوە گشتەکەی کە قسەیان لەگەڵاکەی سڵەکەنەوە لە دراوی دیجیتاڵی کە لە هەرێمی کوردستانە و جۆرە لە بزنس مامەڵی پێوەکرێ؟ ئەوەی کە سڵەکاتەوە بەڕاستی ئەو کەسانن کە بە نەشارەزایی جاچی لە هەرێمی کوردستان بێ یاچ لە هەر وڵاتێکی تریم دنیاە بێ بۆ هەر بزنسێک ئەگەر تۆ شارەزایت نەبێ بۆ هەر شتێک لە ژیانە شارەزایت نەبوو نابێت یەکسەر بچیتە ناو مەوزوعەکەەوە. سە بۆ نمونە دنیای کریپتۆکەرەنسی دنیایەکی تازێ هەمووی تەکنۆلۆژیایە هەمووی چەند ساڵێکە هەیە لە 2009 کە بەردەستە بە تاوی و چەند ساڵێکشە لە هەرێمی کوردستانە بە تاوی بڵاوبووەوە. ئەو کەسانی کە زەرمەندن تایە ئەو کەسانن کە بە نەشارەزایی یعنی هیچی لێ نازانن بەس ئەڵێ چم پارە پێیاکەم بێگومان ئەمە زەرەکە. ئەم دراوە پاڵپشتی هەیە خەڵکێکە گومانی هەیە ئەڵێن بەشێک لە دراوە دیجیتاڵیەکان کە لەمە ڕابردوو هەنیان بەشێکیان ئەڵێن شکستیان خواردەوە بە جۆرە لە جۆرەکان ئەوەیە کە پاڵپشتی وڵاتێکیان نەبووە یان بانکێکی گەورە لە پشتیان نەبووە یان ناتوانیوە ئەم دراوە دیجیتاڵی بێ بە کاش بێ بە پارەیەک و لە دەستی خەڵکا بێ. ئێوە لەوانی تر ناچن ئەو چۆن بۆ مەسلمێنی؟ ئەو قسەیە زۆر جوانەکاڵی بەشێک لە دراوە دیجیتاڵەکە بۆ دراوی دیجیتاڵی چەند بەشێکە باشە چەند شێوازێک هەیە. دراوی دیجیتاڵی هەیە سنترالایزە هەیە دێسنترالایزە باشە هەیە تۆکنە لەسەر پلتفۆرمێکی جیاواز دروستکراوە باشە هەیە خۆی کۆینە بلۆکچینی خۆی بە جیاواز هەیە ئەمانە هەمووی لە مامەڵەکردنا فەرقەکە. ئێستا تازەترین چکم دراوی دیجیتاڵی تەکنۆلۆژیا تازەیە ڕۆژ بە ڕۆژ تەتەورەکە تازەترین کە ئێستا بەرباوە بێگومان لە کۆتاییەکانی 2019 هەیە بەڵام ئەم ساڵ زۆر زیاتر خواستی لەسەرە ئەویش سیستمی دێفیەکانە. سیستمی دێفیەکان ئەوەیە بۆ نمونە دراوێک $10 تریلیۆن خامی بۆ خراوە وەکو چۆن جاران بۆ دۆلار خامەخرا کەواتە پاڵپشتی دارایی هەیە ئەم دراوە قەت ناڕوخێ بەڵام غەڵەت ئەگەر نەزانی کۆمپانیەکە کامێ لی نەکۆڵی تۆ ئیشتیا بکەی بۆ ئەگەر ئەو کۆمپانیە خامەکەی ڕاکێشەوە تۆ بەهاکرد لە دەسەی بۆیە ئەو کەسانە زەرەکەن. زۆر باشە ئێوە سەرەکەم سەبەر بە خۆتانە پاڵپشتی دەوڵەتێکتان هەیە بانکێکی نێودەوڵەتی ئەتوانن بیکەن بە کاش؟ بەڵێ ئێمە مۆڵەتی وڵاتی ئیستۆنیامانێت لە بەروی زۆربەی وڵاتەکان درا ئیستۆنیا زۆربەی وڵاتەکان مۆڵەتی درای دیجیتاڵی نەدەن بەڵێ مامەڵی پێواکەن کاش پۆینتیان هەیە توانن لە ئەیتیەمەکانە پاری پێڕاکێشن. ساڵی 2009 کاتێک یەکەم دراوی ئەلکترۆنی ڕاگەیەنرا بریتی بوو لە دراوی بیتکۆین کەوا نرخی هەردانەیەک بە 0.3 سنت دۆلار بوو. ساڵی 2018 نرخی هەردانەیەک بیتکۆین گەیشتە $16,000 واتە 160 گەڵا.
هاتوین کۆمەڵی لیدەرمان دروست کردووە ئەم لیدەرانە کاریان ئەوەیە کە نەهێڵن ئەو حاڵەتە ڕوو بدات واتە نەهێڵن کەسێک بەبێ زانیاری بێتە ئەم ئیشانەوە کەسانێکیش هەبوونە کە هیچ باگراوندێکیان نەبووە بۆشمان شەرح کردوون هەر تێنەگەیشتون پێیان ماوتووە کە بەڕێزت پارەکەت مەخەرە ئەم ئیشەوە لەبەرەوەی ڕاستی ینی ئەم ئینڤێستە بە کەڵکی چەنا بدنایە زۆر بە سادەی ئەو کەسانەشی کە باگراوندی پێشوەختیان هەیە ئەمە ئاسانترە طبعاً بۆیان ڕوونەکەیتەوە بۆیان شەرحەکەیت دواتر ئەو کەسە بە ئارەزوی خۆی دێت ئەو کۆینانەی کە بەدڵێتی و دڵخوازێتی ئەیکڕێت و مامەڵی پێواکە یاخۆت هەڵیەگرێت بۆ ئینڤێست بۆ چەند ساڵێکی تر پێشتریش چەندین کۆمپانیا لەژێر ناوی وەک بزناس و جولد و کویست و برایم و بنک و ئیدینار و مێگا هۆڵدین و لە 2014دا وان کۆینیش دروست بوون بەڵام ئێستا ناوی زۆرێکیان لە کوردستاندا نابیسترێت لە بەریتانیاوە گفتوگۆ لەگەڵ ئازاد محەممەد دەکەم کەواوە خۆی دەڵێ پێش ئەو هیچ کەسێک نەیتوانیەوە ببێت بە ملیۆنێر لە بیتکۆیندا نایشارێتەوە لە ماوەی ساڵێکدا بە بڕی زیاتر لە 10 ملیۆن دلار قازان گیان بە بیتکۆین ناردۆتەوە بۆ بەشدارانی بیتکۆین لە کوردستاندا بۆچی لیدەرەکانی زۆرێک لەم بزنزانە خەڵکانی ئەفغانستانی و پاکستانین بۆچی کەسانی ئەملاقی بەریتانینی یان هەنێ وڵاتی پێشکەوتوی دیکەنی بەڕێزم سەریکە ئەگەر تۆ سەیری حوتەکانی بیتکۆین بکەیت هیچی خەڵکی ئاسیایی نین ئەو کەسانی کە زۆرترین بیتکۆینیانەیە ئەو کەسانی کە زۆرترین با بڵێن بیتکۆینیان ماینین کردووە هیچ کەسێکیان ئەسڵەن نە ئاسیین نە موسڵمانن بگرە لە سەرکەوتنی ئەوانەوە شۆڕ بۆتەوە بۆ وڵاتەکانی ئێمە هەموو کاتی ئێمە چاومان لە ئەوروپا کردووە لە ڕۆژئاوا کردووە بە مانایی کاتێک ئەوان سەرکەوتو بوون لە شتێکە ئێمە هەوڵماناوە تەقلیدیان بکەینەوە یەکەمین کوردم کە لە دراوە دیجیتاڵەکانە و بە تایبەتی لە بیتکۆینە هیچ کەسێ پێش من نەیتوانیوە ببێتە ملیۆنەر لە بیتکۆینە باشە ئێستش لەگەڵ بیتکۆینە سەرخاڵن بەڵێ لە بیتکۆینە ئێستا من بەرزترین ڕانکی کۆمپانیام هەیە طبعا لە کۆمپانیایە تەنها دوو کەس گەشتۆتە ئەو ئاستا من یەکێکیانم کە ڕانکی سەرۆکە پرێزیدنت زۆر باشە گلەیە کە ئەکرێ ئەوترێت ئێوە کەسانێکی وەکو ئێوە ئەمە قسەی خەڵکە دەیان ملیۆن دلارتان بردوۆتە دەرەوە لە هەرێمی کوردستانە خەڵکانێکیش قازانجیان لێرە دەست نەکەوتووە ئەوە ڕاستە ئەو قسەی لەسەرێواکرێ بە پێچەوانەوە ئێمە توانیمانە زۆرترین پارە بێنینەوە کوردستان لەبەرەوەی لە تیمی ئێمەیە لە کوردستان 13 وڵات لە ناو تیمی ئێمەیە وجودیان هەیە یعنی بە تەحدیدی توانم بڵم زیاتر لە مانگی سەی پارەکەەوە زیاتر لە 10 ملیۆن دلارمانێناوەتەوە کوردستان بە کاش یان بە شێوازی دیکە بە بیتکۆین پارەکە بە ڕێگەی بیتکۆینەوە وەرگرت بەڵام بیتکۆین لە کوردستانە چییە کات من چم بۆ مارکێتێک بە بیتکۆین شتمێنێ یانە بێ بیکەمەوە بە کاش نا هێشتا نەگەشتێتەوە ئاستا بەڵام بیتکۆین ئێستا بۆ نمونە ئەگەر شتێکتان نیشاندەم ئەمە گرنگی بیتکۆین لێرەیە ئەمە ترێزەیەکە تۆ توانی بە ملیۆنەها دلار بیتکۆین لەناو ئەم ترێزەیە هەڵگری باشە کارکردن لەم بزنسەدا پێویستی بە زانستێکی زۆرە لە بۆرەکانی ئایتی و فاینانس و خوێندنەوەی بازار بۆیە پسپۆڕان دەڵێن هەر کەسێک بێوێ و بەرهێنان لەم بوارەدا بکە لایەنی کەم پێویستی بە 6 مانگ بۆ ساڵێک هەیە تا بگاتە ئاستێک خۆی بتوانێەوە بەرهێنان بکە لە ئامڕازەکانی تێبگا بۆ ئەوی شارەزا بێ لە ناسین و هەڵبژاردننی ئەکسچێنجەکان و دروستکردنی واڵێت و KYC و ترێیدکردن و ڕێگەی ڕاکێشانی سەرمایە و ناردنی سەرمایە بۆ سەر هەژمارەکەت ڕاوێژکارێکی گەشەپێدانی کار دەبینم کە پێشتریش لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئێستاش لە کوردستان لێکۆڵینەوەی بەردەوامی هەیە لە کۆمپانیا و بزنسەکانی ئەم بوارە سیستەمێکی ئیشکردن هەیە خەلەکەی دروست کردووە کە ئیش پێوترێت سیستەمی پۆنزی کە ئەمە جۆرێکە لە بازرگانی کەتیایە ئەو کەسی پارە ئەدات بە سیستەمەکە تەنها ڕێگایە کە پارەی پیا بکاتەوە بریتە لە قازانجێک لە پارەی خەڵکی تر بهێنێتە ناو سیستەمەکەەوە دەرنەتیجە هەرمێک دروستە بێت کە ئەم هەرەمە لەسەرەوە کۆمەڵی خەڵک هەن لەژێرەوە بۆ بەرهێنی تر هێنن ناو ئیشەکەەوە و قازانجی ئەوانەی سەرەوە بریتە لەوانەی لەو پارانەوە کە لە خەڵکەکانی خوارەوە چن سەرەوە هەر بۆیە ئەو کەسانی کە لەم بەرنامەی جەناب تا دیفاعکەن و باسیواکەن کە قازانجیان کردو بێگومان ڕاستەکەن چونکە هەموو سیستەمێکی لەم جۆرە هەموو سیستەمێکی هەرەمی ئەوانی کە لەسەری سەرەوەن دایمەن قازانجەکەن وەکو هیوایەک تەمەنایەک وەکو بۆشاییەک کە بینیمە لە بازارە کە یەکێک هەبێ پێویست بکە کە بەرچاوڕوونی خەڵک بکە لەسەر ئەم جۆرە کارە کە بەشداری نەکەن لەبەرەوەی کە لە 4-5 ساڵ لەمە پێشەوە کاتێک کە بابەتی وەنکۆین هاتە ئاراوە
لەو کاتەوە هەتا ئەمڕۆی لەسەر بێ ئەوانی کە پارەیان تێکرد ئەوانی ژێرەوە هەموو پارەکان فەوتا ئەوانی سەرەوە هەموو فعلەن لە سفرەوە بوون بە خاوەنی پێ دوانی ئەوانەی لە ژێرەوەن کە لە خواری هەڕەمەکان ئەگەرەوەنش هەوڵیان بە کۆمان پێگەشتن بێگومان هەر بۆیە ئەو سیستەمە هەرەمیە لە هەموو جیهانە قەدەغەیە چونکە تەنها ڕێگایەک بۆ تۆ کاتێ پارە ئەخیتنا ئەو سیستەمەوە لە خوارەوەی هەرەمەکە بۆ ئەوی پارەت دەستکەوێ بریتێ لە هێنان و قەنەعەت پێکردنی خەڵکی تر بۆ ڕاکێشانی بۆ ناو بزنسەکە لە هەموو جیهانە قەدەغەیە لە هەموو جیهانە سیستەمی هەرەمی کارکردن پێوتە پیرەمید سیستم نایاساییە سەگەر بگەڕین لە وڵاتێکی پێشکەوتووی جیهانە ئەمەمان دەست ناکە ئەم جۆرە سیستەمی کارکردن و بزنس و بازرگانی نەخێر بێگومان و نایاساییە و قەدەغەیە و لە هەموو جیهانە وڵاتان حکوومەتەکان بەشی تایبەتیان هەیە لە ئاسایشی ئابووری کە بە دوواداچوونەکەن بۆ ئەم جۆرە کۆمپانیایانە و ناهێڵن زەرەر بدەن لە ئابووری ئەو وڵاتە. شارەزانی ئەم بوارە پێمان دەڵێن 4 خاڵ پێویستە لە بەرچاو بگیرێ بۆ ئەوی لە ڕاستی و دروستی کریپتۆیەک دڵنیابیت. 1. ئایا تیمەکان چێن؟ پێویستە ناو پرۆفایلی بەڕێوەبەرەکانی بەشی IT و یاسایی و کارگێڕی و تیمی گەشەپێدانی سیستەمەکە، هەروەها COO، CTO، CEO، AMD کۆمپانیەکە دیار بن کە چێن. 2. وایت پیپەر پەڕیسپی واتە هەموو پلان و ئیش و ئامانج و هۆکاری کۆینەکە بە شێوازی تەکنیکی و پرۆفیشنال باز بکرێتەیدا. 3. بەڵێنەکانی ڕابردوو جێبەجێ کراوە یان دواخراون ساڵ بە ساڵ. 4. ئەبێ بزانین ئەو ئەکسچێنجەی ئەم دراوەی قبول کردووە ناوبانگی هەیە لە پێنجەکەمەکانی ئەکسچێنجەکانە یاخود نا. ئەندازیارێکی کۆمپیوتەر و شارەزایکی نێتۆرک بازەوە دەکات کە بۆچی زۆرێک لە کۆمپانیەکانی بزنسی کریپتۆکەرەنسی پۆنزی و ساختە بوون. گەورەترین ڕیسک و مەترسی ئەوەیە کاتێک کەسێک سەرمایەکی ئەبێت پارەیەکی دیاریکراوی ئەبێت تەسلیمی کەسێکێکە بۆی وەبەرهێنانی پێوەکە لە کاتێکە نازانێت ئەسڵەن وەبەرهێنان بە چیەوەکە ئیش لە چ شتێکەکە ئەمە خۆی مەترسیەکە لێرەوە دەست پێەکە چونکە تۆ ئەگەر نەزانی ئەم ئیشێکی ئەکرێت و ئەم ڕۆحێکە دەستەکەوێت لە چه بوارەکە ئیشی پێواکرێ ئەوە تۆ یەکەم ڕێسێک لێەوە کردت بەڕاستی هەر کەسێک کە بەشداری بکات لەم شەریکاتانەیە ئەبێ بزانێ سەرمایەکەی پارەکەی لە چیاستا فکرێت و بۆ چ شتێک بەکاردێت و ئەوەی کە لە ڕابردە لە کوردستان ئایبینین ئەتوانم پێت بڵێم بە ڕاشکاوانە کە زۆری نازانێت ئیشەکە بە چیەوە ئەکرێت تەنها چاوی لەسەر ئەو ڕوبحەیە کە ماگانە یان ڕۆژانە وەری دەگرێت و لە خەمی پاراستنی سەرمایەکەشیان نییە ئەوەی لە خەمی دەستکەوتنی ڕوحێکی ڕۆژانە و هەفتانەیە ئێمە ئۆفەرمان خراواتە بەردەست کە ببینە کەسی یەکەم لەناو ئەو نێتۆرک مارکتینانەیە و هەروەها ئۆفەری زۆر گەورەشمان دراوەتێک کە ئەگە بەشداریکردن چیمان بۆکەن لە پێنا ئەوەی کە ئێمە ببینە واجهەیەک خەڵکانێکی تر بەوەی ئێمە بەشداری بکەن کە ئەمە ڕوحێک و قازانجێکی زۆر بۆ شەریکەکە بگەڕێنێتەوە بەڵام لێرە قەوسێک ئێمە بۆ نەمکرد ئەم شەریکاتانە دانێک و دوانوسیان نین کاتێک من ئەچم ئەگەڕێمە پێ ئەو پێوەرانی کە هەموو باسیەکەین بۆ خەڵک و بە خەڵکشمان لە ئاگادار کردێتەوە زۆرینەی زۆریان تا بم لە سای 95 زیاتریشیان فێک دەرەچن کۆمپانیایەکی ساختە و پۆنزی دەرەچن چۆن بۆ مەسلمێنی کۆمپانیایەکی پۆنزی و ساختە بڵین های PPLن های یڵد ئینڤستمنت ئەمانی کە ڕۆبحێکی زۆر خێرا ئەدەن لە ماوەیەکی کورتە زۆر ئاشکرایە یەکێک لە کۆمپانیەکان هات بۆ لای ئەمەوتی لە ئەمریکا ئێمە ئۆفیسمان هەیە و لە ئەمریکا ئێمە ئیجازەی ترێدینمان وەرگرتووە کاتێک چوم لە کۆمپانیەکەم کۆڵیەوە سێرەکەم ئەمە ئیجازەی فرۆشتنی کاڵایەکی هەیە وەکو چا وەکو بابەتی جوانکاری هیچ پەیوەندی بە ئیشەکەیەوە نەبوو فعلا ئۆفیسی هەبوو فعلا ئیجازەشی هەیە بەڵام نەبوو ترێدکردن نەبووە بەرهێنان ئیجازەی چا فرۆشتنی هەبووە چایان کاڵایەکی جوانکاری هەر شتێک لەو بابەتە بەڵام ئەم نایە بە خەڵک بڵێ من ئەو شتە ئەکەم ئەڵێ ئەوەشەکەم و ئەمانەژەکەم هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا چۆن لەو جۆرە کۆمپانیانە دڵنیا ببنەوە کە بە شێوەی نێتۆرک مارکێتین و کریپتۆکەرەنسی کار دەکەن حوت خاڵی گرنگ لە شێوەی پرسیار بۆ ئەوەی دڵنیا بیتەوە لەو کۆمپانیانەی وەبەرهێنانی تێدا دەکەیت. 1. ئایا کۆمپانیەکە هایپە واتە سیستەمێکی پۆنزی بەڕێوەی نابا بۆ کۆکردنەوەی زۆرترین پارە؟ 2. ئایا خاوەنی کۆمپانیەکەی چێ و ڕابردووی پاکەیان نا؟ 3. ئایا چ بانکێک پشگیری دەکا و بەپێی یاسای چ وڵاتێک کاری وەبەرهێنان دەکا؟ ئایا مۆڵەتی ترێدکردنی هەیە؟ 4. ئایا ناونیشان و ژمارە تەلەفۆن و ئۆفیسەکانی کۆمپانیەکە ڕاستە و بوونی هەیە؟ 5. ئایا لە چ شتێکدا کڕین و فرۆش دەکات و ستیتمنت بە ڕوونی پیشان دەدات؟ 6. ئایا زیان و قازانج دیارە یان تەنیا قازانجە و دیاریکراوە؟ 7. ئایا قازانج بەپێی سەرمایە دیاری دەکرێ و دەدرێ یان بەپێی ڕێژەی قازانجی کۆمپانیاکە؟ دەمەوێت بزانین ئایا لە شریعەتی ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە بزنسانەدا دەکرێت؟ ئایا دەکرێت هەر جۆرە بازرگانێکی سەردەمی حرام بکرێ و ناڕەوا بێ؟ کەسانێک کە ڕەنگە مامەڵە بە ئیشەکەەوە بکەن دەریەوە بە ناڕازی بوون لە فتوای جەنابتان ڕخنەیان هەبوو پێیان وا بووە کە زۆر جار ئێوەی بەڕێز زۆربەی شتەکان حرامەکەن
لە حرام نزیکترن وەک لەوەی کاراسانیەک بۆ خەڵکەن جۆرە بازرگانیەک بکات کەوا پارەی دەست بکەوێ بەڵام بەڕێگایەکی نوێی سەردەمیانە ئەم گلەیانە ئەم ڕخنانە ڕەوان یان کەسانێک یانەوەی بازار بخۆیان پێیا بکەن بۆیە ڕخنا لە جەنابتانەکەن بەڕاستی ئەمە نەتیجەکە ئەبێ بچینەوە بۆ نەتیجە یعنی نەتیجە و ئەو دەرەنجامین کە دەستمان کەوتووە کامیان ڕاسترە ئێمە بەڕاستی خەمی گیرفانی خەڵکە خۆین خەمی ئەوەمانە کە نانێک کە پەیدا کردووە پارەیە بە پارەیەکی حەڵال مەی خەرە شوێنێکەوە حرام و ناڕەوایە یا سەرچاوەیەکی ناڕەوە مەدۆزەرەوە بۆ نان و پەیداکردن بۆ ماڵ و منداڵی خۆت ئەمە یەک دوو هەمیان ئێمە کاتێک کە دەڵین زۆرتر مەسەن نووسان دەڵێن حرامە لەبەر چییە لەبەر چونکە ئێمە جارێکا وڵاتێکین و خۆمان وڵاتێکی سیستەماتیکی تەواو قانونی نین کە هەموو کەسێ مامەڵەکە ژیانی پارێزراوە بێ لەژێر زەمانێکی قانونیە مامەڵە بکە وڵاتێکی کراون بەسەر هەموو دنیادا بەبێ بوونی هیچ ترانسفۆرێک بەبێ بوونی هیچ یاسایەکی ڕقابی بەسەرمانەوە ئەمە خۆی بۆ خۆی دەرگا دەکاتەوە بۆ هەزاران خەڵەتاندن بۆ هەزاران فێڵ ئێمە لەبەر ئەمەیە ناڕەوا بێ هەر مامەڵەیەک ناڕوون بێ حرامە هەر مامەڵەیەک خەڵەتانی تیابێ باشە خەڵەتانی تیابێ هەر جۆرە خەڵەتاندنێک هەر مامەڵەیە کە تۆ دێکی ئەو شتێک کە دەیکڕی دیار نەبێت ڕوون نەبێت لا چییە چۆنە و ئەستێکی نەبێت دروست لێ بیکڕم ئەگەر کڕیشت تۆ خۆت مامەڵە دەکەی هێسبێنە زەرە دەکرد مەڵە خەتای فتوای زانایان بوو ئەوان وتیان چۆ بیکە ئێمە دەڵێن کاکە دەڵێن میکە چووکە دەستدانین لە ١٨ خەڵەتی لە سابیستێکە گونجێ خەڵکی قازانجکە بەزە ١٨ خەڵکە خەڵەت تێپی داڵین کاکەگەیان لە ١٨ هەڵبژێرە کە خەڵەتانی تیا لە سابیستێک قازانج مەچۆ بە شوێنی ئەو ئەنجامەی لە هەرێمی کوردستانە دەستکەوتون لە ١٨ خەڵەتێنراو لە 20 سەرکەوتوو بووە دوا دەرەکەوێت ئێستا گەستەرنج بێ هەموو جۆرە دراوەکان وانە بوون ئێمە سێر چێ بکەین لە ساڵی 92 مەسەرەن بڵین 2000 بەدواوە 2004 بەدواوە هەتاکو ئێستاکانە زۆربەی دراوە ئەلەکترۆنیەکان هەمی خەڵەتاندن بوون بەشێکی زۆری لە هەرێمی کوردستانە کەواتە دوایین فتوای جەنابتان لەو بارەیەوە چییە؟ دوای فتوای ئێمە ئەوەتانە دەڵێن ئەم پۆلێمان کردوون هەر جۆرە دراوێکی ئەلکترۆنی دیجیتاڵی لە وڵاتی ئێمەدا لە هەر شوێنێکات بەدید کرد ئەگەر وڵاتێکی دراوێکی ڕسمی دیار بوو کۆمپانیایە دەوڵەتێک حکوومەتێک پشڕاستی کردەوە پشتی گردبوو دەتوانرا تۆ پارەکەی خۆت کاشکەیتوانی هیچ گومانێکی تیانە بوو وەکو هەموو دراوێکی ئاسایی مامەڵی پێوە بکە گەروانە بوو مەیک شارەزایکی دیکەی بازاڕەداراییەکان کە ئاوکات بە کەسی یەکەمی یەکێک لە بزنسەکانی کریپتۆکەرەنسیدا دەنرێ لە گفتوگۆیکی ڕاشکاودا باز لەوە دەکات کە ئایا ئەو بەڵێنانەی بە هاوڵاتیان دەدەن چییە و چۆنە و گومانەکانش چین ئەو قسەی کە ئەوترێت لە هەرێمی کوردستاندا هیچ نێتۆرک مارکتینێک سەرکەوتوو نەبووە ڕاستە قسێکی دروستە دروستەکە چییە چەندینمان هەیە بۆ نمونە ئێمە بەناونێنین بۆی نەکەینە ڕێکلامانە بەڵام ئێمە خەڵکمان هەیە 11 ساڵە لێن تۆرک مارکتینگەکە ئیشەکات و سەرکەوتوشە و بەردەوامیش هەمانە زۆرمان هەیە سەرکەوتووە بەڵامی تر تۆ نمونەیەک ناکرێتە پێوانە بۆ هەمووی و کەسانێکش کە خۆی ئەسڵەن بۆ ئەم بزنسە ناشیە ناکرێتە پێوانە بۆ کۆی گشتی بزنسەکە ئەو کەسانی کە دژبەرن یامە جۆرە لە جۆرەکان ڕخنیان هەیە لە جۆرە بزنساوانە کەسانێکن کە نەشیاو بوون بۆیە هەمیشە ڕخناگرن ویستوانە بیکەن و بەڵام ئێستا بوون بە ڕخنەگر ئەکرێ ئەوە بەشێک بن لەو ڕخنەگرانە زۆر باشە زەمان چییە ئەم کۆینیوانی سەرکەوتوو بێت بۆ شکست نهێنێت بۆ بەردەوامی هەبێت بۆ زمانی نییە بەڵامی تر متمانەیە ئێمە متمانوان پێێتی ئەو ڕێکارەی سەرکەوتووەکان یان ڕێکارەکانی بۆ سەرکەوتنی گیراوەتە بەر تر ئەوەی کە پێویستە بۆ سەرکەوتنی گیراوەتە بەر بەڵام وەک متمانەیەک بەکاردێ وەک زەمانە بەڵام باس لە دراوی ئەلکترۆنی ڕێکپڵە کرێکە بانکێکی گەورەی جیهانی ینی چەندین بانک پشتیوانی بوون بەڵام لە کاتیشی زۆر دیاریکراوە لە سایە 60 باکەی لە دەستدا کەواتانی بە چەندین بانکی بەهێزەوە کە پشتیوان بوون زەمانەت نەبوو ناخۆی لە کۆتاییە هیچ زەمانەتێک نییە خۆ ئێمە ئەگەر ساڵی سەرەتاینەوەتەکان تەمەشا بکەین بەریتانیا بەهێزترین ئاوری جیهان بوو بەڵام خۆ پاوانیش کەوت ماشە زەمان چییە ئەو قازانجی کە ئەندرێ بە بەشداربوونی بیسکۆین بەردەوامی هەبێ زەمان نییە ئەکرێ بەیانی نەمێن ئەیکاتە خەڵکە چۆن ئەکرێت بێنە ناو بزنسێکی وەکە ئەکرێ بەیانی نەمێنێ قازانجێک لەسەر تۆ هەموو شیکاریەک لەسەر بنەمای ڕابردوو ئەکرێت هەموو سەرکەوتنیەک و دواکەوتنیەک لەسەر بنەمای ڕابردووەکرێت ئەو ڕابردووی کە کردوێتی هەتا ئێستا سەرکەوتوو بووە خەڵکیش لەسەر بنەمای ئەوە شیکاری بۆ کات و ئەکرێ بە سەرکەوتوو بزانێت هەندێکی تر کە گومانیان هەیە ئەڵێن ئەگەر بەکڕینی پاکێجێک بەشداربی تا ساڵێک بۆ نییە کۆینەکەت بفرۆشی
ئەکێڵێم کۆینە بەهای لە دەستنایە تا ساڵێکی دیکە کەس ناڵێ لە دەستی نادا بەڵام بۆچی بووی نەبێ بیفرۆشێ تا ساڵێک ئەمە یاسایە من لە کۆمپانیەکەی خۆشم کاتێک کە پارە هێنی پێ دەڵم بۆ هەتا 3 مانگ بۆت نییە ڕێبشەشی چکوی من مەسرەفی لێکم. شارەزایانی بواری دراوەکان و نێتۆرک مارکێتینگ دەڵێن داهاتوی پارە بۆ کریپتۆ کەرەنسیە بەڵام باز لەوەش دەکەن کە دەبێ ئەو ڕاستیە لە بەرچاو بگیرێ کە خودی دەوڵەتەکان یاساکان دادەڕێژن و خودی دراوەکانی خۆیان دەگۆڕن بۆ کریپتۆ بۆ نمونە دۆلار کۆین یۆرۆ کۆین دینار کۆین دروست دەبێت. لە کۆتاییان پرۆگرامە بەو ئاشنابووینکەوە ئەو کەسانەی لەم جۆرە لە بزنسی کریپتۆکەرنسی یاخود دراوی دیجیتاڵی و گریمانی بەشدار بوون بەنیازیەوە بەشداربوونکەوە لە ماوەیەکی کورت و خێرادا قازانجێکی گەورە و بەرفراوانیان دەست بکەوێ بەڵام ئەو ڕاستیە نەشاردایەوەکەوە تەنیا نزیکەی لە 120 قازانجیان کرد و لە 180 چاوەڕوانی ئەوەن ڕۆژێک قازانج بکەن یاخود وە کوردەواری دەڵێت دەستیان دێشتووە هەروەگەوەش نەشاردایەوە ئەو پارانەی خراونەتە ئەم جۆرە لە بزنس دەهێندەی ئەو قازانجەیەکەوە بەشداربووانی ئەم جۆرە لە بزنزانە دەستیان کەوتووە لە هەرێمی کوردستانە تا بەرنامەیەکی دیکە هەموو داگرە خۆشیان بن خواتان لەگەڵ.